بابا دلي علي بانجي محمد باشكرا خوش الله اكبر. وقت پارتی لێرە بەهێز بوو بوومان پارتی بوو ادي خالم پارتیە من پارتیم من مەلایی او مصالحي هي بوي والله شێتانی بێ خزمەتی کوردستان کامل دەنگەیە ڕاست بەراوەڵا بەقا کاولی کردو نەمەعاشاتێ نەمانگێکە نەدوانن نەسییان نەوەڵا وان نییە لەبەر خاتیمان دلا دەنگە دەمەدی بەرخاتی ئەمانە دەنگ نادەم من هەردەنگ بۆ ئەو حیزبە دەموکادری ئەو حیزبەشم بەس بڕیارم داوە ئەم جارە سزای بەڵگەتەیە ئای بەڕاست من ئەو سوێنەکە خۆم بەرپرسیارم لە قیامەتیشە هەیە 2 ملیۆنی وەرگردۆ دەنگی شینەیە خەڵکینە کێ بەهێزە بەهێزەوەیە قووەتی هەبێت پارەی هەبێت دەستهەڵاتی بەدەستەوە بێت بەڵام کێ بەهێزترە ئەوەیە کە خەڵکی لەگەڵ بێت ئەوە توی ئەوە ئێوان بڕیار دەدەن کێ بەهێز بێت بنیویدار ئەحمەد ئەمە بەرنامەی منە بۆ هەڵبژارتن هێشتا ماویەتی بڕیار بدرێت کێ بەهێزە ئێرە دەڤەری هەورەمانە دروست ناوچەی بیارایە ئەم جووکە ئاوە سنووری نێوان دوو دەوڵەتە ئەم بەرە کۆماری ئیسلامی ئیرانە لێرە حکوومەتی ئیرانی بەهێزە ئەم بەرە هەرێمی کوردستانە لە چارچێوەی سنووری دەوڵەتی عێراق بانگەشەی هەڵبژارتن تێدا زۆر گەرمە هێشتا ماویەتی دەربکەوت لێرە کی بەهێزە حاجی هەڵدەسی لەسەر بێ ئەتوش قسەمان کە بوومان لەو منتەقای کێ بەهێزە لە منتەقای هەورەمان بەخوا حەی ناڵێ من خۆ وەڵام من کابراایەکی فەقیرم حیژنی باشە مادەم کابراایەکی فەقیری کوردەکان ئەگەر ئەوەی سەرکەوتن یانی بە زۆران بازی نانە بەهێزە سوڵتەی هەیە لێرە دەستهەڵاتیە لێرە لێرە هەڵبژارتنە کەمێکی ماوە دەنگدان هەیە وەڵا لێرە یەکێتی بەهێزە یەکێتی بەهێز ئەی وەڵا پارتیاڵی نێمە بەهێزین پارتی کاکە وەختێ پارتی لێرە بەهێز بوو بوومان پارتی بوو هەموو ئەو وەختە پارتی ئیسە یەکێتی هاتووە تۆ ئێرە وەڵا یەکێتی بەهێزە پارتی یەکێتیەکە بچینە بەغا ئەبێ منافەزەی یەقین نەکەن ئاوا یەک بگرنەوە و بیکەن بە ئاڵایەک یەک ئاڵایی بۆ هەمووی کوردستان ئینشەڵا کورسیەکانمان زۆر ئەبن و زاڵە بین بەسەر عێراق مام دەڵێتن دەبێ مەسەلە کورد لە بەغدا زاڵ بن ئەبێ کورد لە بەغا یەک بن یەکگرن یەکگرن بۆ بەدیهێنانی ئامانجەکانی میلەتی کورد بۆ ترس هەیە لە عێراق ئەجاد لە عێراق ترسناکتر کێترن جانم بە هەموو شتێک خەریک ئێمە تەواومان کە تەواو نابیناوە کێ بەهێزە لێرە پارتیاڵێ من بەهێزترم ئەبچمەوە بەغدا باشتر ئیشەکە بارتي بهذا طبعا بهذا له حزبك مامەموتی یەکێتی بەهێزتر بهذا الشركاء اللي كبارتي بهذا ان شاء الله السركوتوي ان شاء الله هذه كما دي ئەستان گوسێنە کی پارتیەکی یەکێتیە کێ مەسەلەن بۆ خۆی ئینسان ناترسێ بێ بڵێتە من فلان ئەم پارتیە من یەکێتی ئەدی خاڵم پارتیە من پارتیم من مەلایی مام دەڵێ ئێمە بەهێزترین لە ئەنگۆ ئینشاءڵڵا سنووقەکانی دەنگدان دیارە داوای بە هەزبێ دیار بە دیارەکەوێت کا زەحمە لە بدێنە ئێرە مامە وەرە باوش بێ لەگەڵێ وا بۆسە من دەبێت دەنگ بەرزکەینەوە سەلام عەلەیکوم ئەنگۆ پارتینانێکەتینە هەردوو پارتی وەڵام بێلایەن بێلانە بێلایەنی حزبیم بەڵام بێلایەنی دەنگدان نیم ئەی دەنگ دەکەیت چییە؟ دەڵێ ئەڵێ بانگی محەممەد بە ئاشکرا خۆش الله ئەکبەر وا ناڵێت ڕەنگێکی فۆڵەمێشی بە یەک کردەوە ئۆگۆڕە
ماما مودي كاكا هي كدي بهذا بكذا نجي خوي بفيرونا ذاتن مامي شو بدنا والله كاكا ما بهذا الصندوق هيك لايك أو مصالحي هي بوي والله ما مصالح اني ابو خداي جكا دیارە ئەڵێن هەر کەسێ بتوانێت ئاوەدانکردنەوە بکات و خزمەت بکە دەنگ جان قلت لك ليرة بارتي كان بويا ودق بيوا ما بس پارتیەکی دیژ نەبێت شێتانی بێ خزمەتی کوردستان کامل دەنگێ ڕاست كيفو هەر شێ خزمەتی کوردستان بە هەموو لە خزمەتیان خزمەتی ئەم وڵاتە بکە دەنگێ اللي ناتزو كيف يخوي دي لانا پیاوێکی ئازام خۆم بارتي قديم تشنا وبغداد بتشيب كان فەساد نمێنێت لە وڵاتە کە من باوەڕم وایە لەسەر لە کوردستان قسەیەکەکەم لەوانەیە زۆر لەسەرم کرد وەڵام هەرێشێکم سەر انتخابات سێرەکەی مجموعی ملیاردێر دن 4-5 ملیاردێر دەگەی لە کوردستانە حملە انتخابی ئەکات شەڕی ملیاردێردەکانە شەڕی ملیت نییە بەڕێبن گەندەڵی نەمێنێت دەوڵەت بێ بە ستاندارد و سیستماتیکی نەکو لە دارەیە کام وەزەفێک بڵێ وەڵا پارەم نێ دێمن ئیمزایەکە بۆ ناکەم کاکە یەک و یەک کا بۆم ئیمزاکە نایکا لێ پارەم نەبێت هەیە بەڵێ من خۆم دایان لێ وای من خۆم شەریکم هەیە ئیشی مقاولا دەکەم یەک و یەک دوو ئەکا پێم و تۆ بە کابراڵێ ئیفادم نەکەی بۆ پیاسێکی خارج من بۆ نیمزان ناکەم او ليرة لباشوري كردستان بەڵێ لە باشووری کوردستان لە محافظەی سلێمانی دەڵێن بەغدا زۆر زوڵم تعدال لە کوردەکە بۆیە بێ کورد ئازابن بە قووەت بن بەهێز من لە بەغدا واکە نەخێر بەغا ئەگە تەقسیمێکی لە ساشەسی بەغایە بەس چری خۆمانی بەڕاست برا والله بقى كاولي كدو نمعاشاتي نمانجك ندوان النسيان والله واني والله لا صان نوي ختاي بقى باوەڕ دەبێت ابرا خوت فشيت كدو معاشي طلبوا معاشنا كاكا ئەوەی ئێمە لە بەغا عەفوگا کاکا کاک محەمەد ئێمە هەفتا کورسی تقریبا نزیکە هەفتا کورسێکمان هەبێت لە بەغا تۆ ڕاوەسنانە والله بس ئێستا تۆ بینیوتە یەکگرتو و کۆمەڵ لەگەڵ پارتی بن لە مۆخبە وەتانیەکانە بۆ نمونە یان یەکێتی یان نەوەی نوێ یان پارتی بۆ ئەوانیش بینی خۆمان بێ با مەلا گوێ لێ نەبێتن وتیام جارە سندوقەکان پارتی دەیباتەوە هەر پارتی بردوویەتیەوە لە 92 تا سەر بەدڵی بۆ بێکەنی هەر پارتی بردوویەتیەوە لە 92 تا ئەیگەدی ئەڵێ ئێمە دەبینەوە من چاتێکی ئۆتۆبانی وەکو لە هەولێر بۆ دۆگەڕۆم ترافیک لاتێکی تیان نییە یەم بۆ بیارەوەنە تاسەی تیاونە پێچ و پەنایەتیایە هەموو جارە تایەکم پەنجەرە بێکات کام باشە بەڕێی بەشی هەموویانەکە بەشی پارتیەکە بەشی یەکێتیەکە بەشی ئیسلامیەکە بەشی هەموو حزابەکانەکە بەزیایشۆ زۆر و کەم کۆتووە ملەتی کورد مەردن دەنگ کەسی بێ بەش ناکەوە سندوقەکانی دەنگدان حسابە پێ دەرەجە پیرۆزی بێ تەواوتر وانە ناوانە وانە دەیکا بڵێ وانە دەنگدان حساب سلام علیکم باشە ئەوانە هەموو پارتی بوون بەڵێ ئەم گوتچینە هیکەتینە وەڵای ئێمە جارێ وەکو کابراوتی پریانمان نەداوت چونێن جارێ هیچ بینێ ئێوە انتخابات دە چ دەکەی وەڵا جارێ دەست چەند ڕۆژێکی کەم ماوە وەڵا هیچ نەکەی بە بێمە بینی هەردووکتان ئەی بۆ خۆت یەکلای دەکەیەوە دەچێ دەنگدا ناچی نەوەڵا ناچ بۆ ئەوەنی حەقی تۆ ئەبێ بچێ دەنگ بدای ڕقی منەوە ناچێنێ ئەتو دەچیان ناچیان پێ بڵێ بڕۆ والله من حەزەکەم دەتا ئەویش ما في خۆەتی دەنگ بدا بەڵام دەترەوە ڕێی خۆەتی ئەوتی ناچن دەنگ بدەم دەنگەکانە هەڵبژارتنە دەنگە دەی بۆ ئەوەی من دەنگە دەم و دەنگیش بە یەکێتیە دەم وەڵا بۆ بۆیە ئەوان وتیان پارتی ئەو بەرە نەخێر من یەکێتی ئەوان وتی پارتی بەێسترا نەخێر من یەکێتیم و دەنگیش بە یەکێتیە دەم مامدلا دەنگە دەم بەرخاتی ئەمانە دەنگ نادەم لۆ لە بەرەوانە نادەی دایدەم ئەی ئەوە کوڕ ڕازی دەکەی کام ئەو ئەو برادرە ڕغبەتی خۆیەتی ئەوە ناکرێ من زەختی لێ بکەم ئەی باشە سەحەت باشە ئەنگۆ باشن ئەوە دوو گروپمان بینی یەکێکیان وتی دەنگ بە پارتیە دەین یەکێکی شوتی وەڵا یەکێتی دەرێن ئەمانە یەکێتی بوون ئەوانە ئەودا پارتی وەک ئەس ئەنگۆ دەچنە دەنگدانێ ئەمجار دەنگ بە کێدان کێ باشە دەنگ پێ بدەن ئەزانی چۆنە من ئەمەوێ سزای حیزبەکەی خۆم بدەم ئەم جارە بۆ وەڵا ئەیتەم کێ حەزبەکەت حیزبەکەم یەکێتیە لۆ دەنگ وەڵای سزایە دەم بۆ لە 82 تا ئێستا
من هەردەنگ بۆ ئەو حیزبە دەموکادری ئەو حیزبەشم بەس بڕیارم داوە ئەم جارە سزای بدە لۆ وەڵی هەولێری دەڵێ لۆ خۆی باشە زانێ لۆ چەندی وەک تۆ هان ئێستا خەڵکی زۆر مەعارەزە خەڵکی زۆر مەعارەزە من لە ئەدای ئیشکردنی ئەو کادرانە یەکێتی ڕازی نیم لێرە ڕازی نیم ئەتوو دەڵێ چێ من وانیم زۆر ئازانە بۆ قسەی کرد من شنم جایە جیاوازە وەڵا ئەتوو پێت باشە کێ بەهێز بچێتەوە بەغدا عەلەیکوم ئەسسەلام وەرەحمەت الله وەڵا هەر پارتیە هیچ کەس نییە خۆی ئێرە وەختی خۆی یەکێتی سوودی دەنگێنە لێرە هەر سەوشتیە پارتی لێرە بەرزانی دووەم و بەڵام وێڵیان کرد کاکە بەڕاستی ئێرە پولیان پێوە نا هیچیان نەکرد بۆ ئێرە هیچ کەس هیچ کەسیچ یەکێتی هەر نایکە ئەسەری ئەگەر لێرە شتێبێی بن بۆ تەوێڕە ئێرە بۆ هیچی بۆ ناکەن چووزانانی خەڵسەدە چەند تووڕەیە قورئان زۆرەوە چەندە سەیری ئەو خەڵکە مەکە مقابلەی ئەەکەی لە ڕوودا ئەمێنێ یا قۆمەڵێ زۆر خەڵک معارەزە سەدە چەند تووڕەیە قورئاندانی لە ساب شەست بەرەو زۆرە سەدا شەست بەخوا زۆرە خەڵک بە ناچاریە ئەبرێ بۆ دەنگدان بە 50,000 و 100,000 خەڵەتێنن کابرا داماوە هیچی دەنگی خۆی نابڕێژێ ئەفرۆچنە شۆ نافرۆچێ یەکێک بە منی و کاکاوەی دەنگی خۆی فرۆش ئێتر بووینە گلەی بکات ئەفرۆشرێ کاکە عیب نییە دەنگ فرۆشتن سەلام تەستەرێ دەنگ نادەم و تەواو دەنگ نادەیتەوە ئەم دەنگ فرۆشتنە یانی چی کات بەڵگەتەیە ئای بەڕاست من ئەو سوێنەکە خۆم بەرپرسیارم لە قیامەتیشە هەیە 2 ملیۆنی وەرگدۆ دەنگیشی نایە وایلەکە یان بۆ خۆی وەرە هەر بۆ خۆی هەر شخصی خۆی دەنگیشن هاتو زۆر خەتەر قسە دەکەی وەڵی خەتەر قسە ناکەم ئەزانین چێ براکە ئەمە ڕاستیەکەی تۆ ناڵێ وەکو گەنجە قسە بکە لە هەورەمان پارتی هەیە یەکەتی هەیە ئیسلامیەکان هەیە لەسەر سنوور کوماری ئیسلامی ئیرانیش هەیە خەڵکیان ناوچەیە زۆر بەگەرمی گفتوگو دەکەن لەسەر هەڵبژارتن کە کی سەر بکەوێت بۆ پەرلەمانی عێراق ئەمە بەرنامەی منە لە هەورەمان هێشتا ماوێتی دەربکەوێت لەم هەڵبژارتنە کی بەهێزە